سڵاتان لەبێت بینەرانی عەزیز لە ڤیدیۆیەکی نوێ لە کەناڵی کورفاکس گەڕاینەوە لاتان. لە ڤیدیۆی ئەو ڕۆماندا باز لە ژیاننامەی مستەر بین دەکەین. مستەر بین ئەو ئەکتەرەی کە زۆر بەمان دەیناسین، ناوی ڕۆوان ساباستیانە و لە ساڵی 1955 لە باریتانیا لەدایک بووە. دایکی ناوی ئێڵایە و باوکی ناوی جۆنە. لە ساڵی 1990 هاوسەرگیری کردووە و هاوسەرەکەی ناوی سۆنێترا ساستریە و سێ منداڵیان بە ناوی لیلی و ئێسلا و بنجامین هەیە. کاتێک سەیری فیلمە کۆمیدیەکانت کردووە وات زانیوە کە ناتوانێت قسە بکات. لە ڕاستیدا مستەر بین دەتوانێت قسە بکات، بەڵام بەدەنگی بەرز حەزی بە قسەکردن نییە. لە کاتێکدا مستەر بین دەتوانێت بە 4 زمان قسە بکات، بۆیە بێدەنگی هەڵبژاردووە لە فیلمەکانی چونکە دایکی لاڵ بوو. ئایا دەزانی ئەو پیرەژنەی کە ڕقی لە مستەر بینە لە ڕاستیدا ڕقی لەیەتی، چونکە مستەر بین هاوسەرگیریەکەی تێکداوە بە منداڵی و یەکێکە لە دوژمنەکانی مستەر بین. مستەر بین تا ئێستا نزیکەی 36 فیلمی هەیە. فیلمەکانی زۆرترین فرۆشی هەیە لە جیهاندا، بە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکاندا کە نزیکەی 14 ملیۆن ڤیدیۆی لێفرۆشراوە. و هەروەها ئەو ئۆتۆمبیلە سەوزەی کە بەکاری دێنێت لە فیلمەکانی نرخەکەی نزیکەی 20 ملیۆن دۆلارە و ئێستا کە دەیەوێت بیفرۆشێت بە 60,000 دۆلار. مستەر بین زانکۆی ئۆکسفۆرد و نیوکاسلی تەواو کردووە و ماستەری لە ئەندازیاری بەدەستهێناوە. مستەر بین لە سادە خەریکی فیلمێکە و دەیەوێت لە ساڵی 2022 بڵاوی بکاتەوە. و هەروەها بێجگە لە دەستکەوتنی مادی لە بواری فیلم، لە بواری وێنەکێشاندا دەستکەوتی مادی هەیە و تا ئێستا خاوەنی 150 ملیۆن دۆلار. گەشتینە کۆتایی ڤیدیۆکە، تکایە لاکی ڤیدیۆکەمان بکە و سەبسکرایب کەناڵەکەمان بکەنە گەر نوێن.